لەگەڵ بەفیڕۆدانی ئاوا چۆنیت؟ خواترها خۆتە زانی وەرزکە بەرەو گەرمبوون ڕوا بەداخەوە زۆر لە لای خۆمان بەفیڕۆدرێت ئەو هەرچەنەمە لە وڵاتانە هەر هەیە بەڵام ئیتر وەکو ئەوەی کە لە لای خۆشمان هەوڵدرا بە فەرهەنگێ دروست بکرێت بۆ بەفیڕۆنەدانی ئاو دەستپێوەگرتنی ئاو یان دروست بەکارهێنانی دیارەشتا بەخوا پێویستمان بەکاری زۆرە خۆشم بەخوا ئەو هەوڵەیەم بەڵام ئیتر سیستەمی ژیانی مەش بەداخەوە زۆر لانێ بەڵام ئێمە ڕەنگە هەرواتێ گەشت بێتین کە ئاو لە خۆشتن بەفیڕۆدانە یان لە سیارەشتن یان لە ماڵپاکردنەوە بەفیڕۆدانە بەڵام کۆمەڵە گوردەکاری تری هەیە کە ئێمە لە تەورەکەمان ناباسیەکەین ئەم هەفتەی بەفیڕۆنەدانی ئاوە کە ئاو سەرچاوەیەکی گرنگی ژیانی مرۆڤایەتیە و ئەکرێت بڵێن لە ئێستادا زیاد لە 2 ملیار کەس لە تەواوی جیهاندا بەدەست بێئاویەوە دەناڵێنن واتە زیاد لە 2 ملیۆن خێزان ئەکرێت بڵێن 3 ملیۆن خێزان ئاوی پاکیان نییە تەنانەت بۆ خواردنەوە و هەڕەشەیەکی جدیە لەسەر چەندین کەس کە ڕۆژانە هیچ ئاوێکیان دەست ناکەوێنە بۆ خواردنەوە نە بەکارهێنانی ڕۆژانەیان ساڵانە 3 ملیۆن کەسیش بەهۆی بێئاوی یان دەزڕانەگەشتنیان بە ئاوی پاک یان بەهۆی ئاوی پیس و بەکارهێنانی ئاوی پیسەوە بەهۆی ئەو نەخۆشیانەوە گیانە دەزەدەن کەواتە ئاو گرنگێکی زۆری هەیە و ئەو ئاو پاکی کە لە بەردەستی ئێمەیە بەلۆعەکەمان بەرەینەوە ئاوێکی پاک و سازگار پیاەت پێویستە گرنگی پێبین پێویستە ئەوەندە بەکاری بێنین کە ئێمە پێویستیەکانمان پێ بڕکاتەوە گفتوگوی تەوەرەکەمانەکەین ئەم هەفتەی بەفیڕۆنەدانی ئاوە لە هەرێمی کوردستانە و گرنگێکی زیاتر بەم بابەتە ئەدرێت گفتوگوی تەوەرەکەکەین بە میوانداری زۆر بەڕێز پرۆفیسۆر دکتۆر دیاری علی پسپۆری سەرچاوە ئاویەکان دکتۆر جیان فەرموو بەخێر بێ دکتۆر گیان بەنیتان باش بانی باش بەڕێزت باش باشم بەخێر بێت سپاس سڵاو دەبێت باش بەخێر بێت دکتۆر جیان بەخێر بێت بەنیتان باش باشم شکر سپاس دکتۆر کۆمەڵێک داتامان باس کرد 2 ملیار کەس زیاتر ئاوی پاکیان دەست ناکەوێت و 2 ملیار کەس زیاتر ئاوی پاکیان دەست ناکەوێت و ملیۆنان خێزان کاکاتە ملیۆنان خێزان ئەمانە بە هیچ شێوەیەک دەستیان بە ئاوی پاک ناگات تەنانەت بۆ خواردنەوە و ڕۆژانە باز لەواکرێت بە تایبەت ژنان مناڵان 6 سەعات ئەڕۆن بەس بۆ ئەوەی ئاوی خواردنەوە بێن بۆ ماڵەکانیان کەواتە ئاو هەڕەشەیەکی جدیە لەسەر ژیان با پێشەوەی کە بینە سەر هەفتەی بەفیڕۆنەدانی ئاو باز لە ئەم هەڕەشێ بکەین تا چەند هەڕەشەیە بۆ سەر هەرێمی کوردستانیش سپاس بۆ بابەتەکەتان سپاس بۆ راپۆرتەش جملێ بوو ئەو داتانی بەڕێزت باست کرد بە دڵنیاییەوە ئێمە گەر بگەڕێنەوە تەمان نەتەوەیەگرتوەکان ڕۆژێکی جیهانی ئاوی داناوە بڵێن دروشمی ئەم ساڵیان کە لە هەموو ساڵێک لە 22 ئازار ڕۆژی جیهانی ئاوە دروشمی ئەم ساڵ ئاو بۆ ئاشتی ئەگەر ئێمە باس بکەین یان ئاشتی شین دایمەن ئێمە سەیرمان کردووە ئاو ئاشتی هێنێت ینی خۆشگوزەرانی هێنێ بۆ خەڵک کەواتە ئاوەدانی هێنێ بۆ خەڵک اینجا بەوەی هەوی گۆڕانکاریەکانی کەش و هەواوە و ئەوەی کە ئەو قەیرانانەی تووشی وڵاتان بۆ بەڕێزت باست کرد کە چاوەڕوان ئەکرێت قەیرانی ئاو زیاتر ببێت ئێمە وا بکەین لە دەوری ئاو کۆبینەوە ئاو بکەین بە ئاشتیەک بوو هەمومان چکە بمانەوە نەمانەوە ئێستا سەیری بکەین ئێمە وەکو وڵاتی عێراق لەگەڵ تورکیا کە قەیرانمان هەیە کە کێشەمان هەیە لەسەر ئەو ئاوی دیجلە و فورات کە گرتوێتەوە هەروەها سەیری بکەین بۆ نمونە ئەسیوپیا لەگەڵ مسرا لەگەڵ بۆ نمونە لەگەڵ سۆدانە ئەمانش قەیرانیان هەیە چکە ئاوەکانیان نێودەوڵەتین و سنوورین کەواتە یان سنوور بڕەکانیان پێوترێت ئەو ئاوانە لەبەرەوە سیرەکەن کێشە هەیە اینجا ئێمە ئاو هەمیشە ئەوە بووە کە ئەگەر سەیری کۆمەلگای کوردەواریش بکەین لە کاتێکا سەیرەکەین لە دەیەکە کانیەکە بۆ ئەم کانیە بەش کراوە وەکو ئاشتیەک ینی هەمویانی کۆ کردوەوە لە دەوری ئەو ئاوە بەڵام هەندێک جار بووە بە شەڕش لەسەر جۆگەلەیەک لەسەر هەمومان لەوە چە بیری بڵین تەمسیلی مەرەزەمان بێتەوە کە چۆن ئاغایەک بوو ویست هەموو ئاوەکە بۆ خۆی بەرێ و شەڕ و پێکاتان دروستە بوو جا ئەما گەر گەورەکەینەوە لەسەر ئاستی جیهان بە دڵنیاییەوە هەڕەشەیەشی گەورەیە ئەم کەمبوونەوەی ئاوی شیرین ئێمە کە ئەڵین ئاو لەسەر ڕووی زەوی هەروەکو خۆیەتی بەڵام ئاوە شیرینەکانمان کە بەرەو کەمبوونەوە ڕۆشتون بۆی ئەو کەشوهەوە گۆڕانکاری کەشوهەوە دابانینەکانمان جیاواز بووە تەمان نەتەوە یەکگرتوەکان ئەوەی کە ئێمە هەمانە ئەو حەڤە ئامانجەی کە هەیە کە گەشەکردنی بەردەوامی هەموو وڵاتێک و لە جیهانە کە ئامانجی شەشەم کە تایبەتە ئەوەی دابینکردنی ئاوێکی پاک بۆ هاوڵاتی هەموو تاکێک
ئەمە نەتەوە یەکگرتوەکان ئەڵێ ئەبێ لە ساڵی 2030 ئێمە ئەو ئامانجە بپێشین ناکرێت تاکێ بمێنێتەوە لە سەر ڕووی زەوی ئاوی شیرینی نەگاتێ ئاوی پاشی نەگاتێ ئەمە ئامانجیانەکە لە 2030 تحقیقی بکەن بەداخەوە بەردەوام ڕێژەکە ئەمە ڕوو لە بەرزبوونەوە بەڵێ لەبەرەوە ئەگەر سیری بکەین ئەم ئامانجە ئەوە نییە بەزنەتەوە یەکگرتوەکان وەکو دروشمێک بێ هەڵیگرت بێ هەموو هاوڵاتیەک هەموو وڵاتێک کار لەسەر بڵین ئامانجی ژمارە 6 بکات کە خۆی لە ماگرتۆ کە دابینکردنی ئاوی پاک بۆ هەموو تاچەکە وەکو بەڕێزت باست کرد کێشەکە لەوایە کە ئاوە شیرینەکانمان بەرەو پیسبوون ڕۆشتون بۆی چالێکی ئادەمیزاد و ئەگەر هەر خۆمان سەری سەرچاو ئاوەکانی خۆمان بکەین لە چاو 20 ساڵ لەمەوە پێش لە چاو 15 ساڵ لەمەوە پێش کمی کردووە ئاوە شیرینەکانمان وین ئاوەکانمان بەرەو پیسبوون ڕۆشتون لە هەندێک حاڵەتە جا ئەمە ببەردەوامی ئەگەر ئێمە فریای نەکەوین و وانەکەین کە ئاوەکانمان بپارێزین لە پیسبوون بە دڵنیاییەوە تاکەکانی ئێمەش وای لێ کە ئاوی پاشی نەگات ژمارەکە زیادەکە کە ئەمە ئامانجی نەتەوە یەکگرتوەکانی ئامانجی ئەوەیە کە لە 2023 ئەو بابەتە حەسم کا و هەموو تاچێک ئاوی شیرینی بگاتێ جا دکتۆر دیاری لەخوا بە زیابێ ئەم ساڵ بارانی باشباری و ئەوە هەر ئەم ڕۆژ لەخوا بە زیابێ بەردەوامی هەیە وەکو ئەوەی کە لای خۆمان ڕێژەکە بە چ شێوەیە بووە وەکو بارانبارین وەکو ساڵەکە ئەوترێت کە بۆ نمونەی شەڵای تروشکە ساڵی بەرۆکمان ناگرێت چون دوور دەڕۆین لە شارەکانی عێراق بەشی زۆری وشکە ساڵی هەل ئێستاوە باڵێن جەڕەسی هاتوۆتە گوێ ئایا لای خۆمان بارودۆخەکە باشترەوە ئایا توانیمانە ئەم بارانە لەخوا بە زیابێ سوودی لێ وەربگرین بەڵێ ئێمە تەمان گەر بگەڕێنەوە بۆ پاییز ئێمە پێشبینیەکان ئەو کە ئەم ساڵێکی تەڕە چونکە چەند ساڵێکە عێراق و هەرێمی کوردستان ئەناڵێنێ بەوەی وشکە ساڵێەوە کە باران کەم بۆتەوە خۆشبەختانە ئەم ساڵێکی تەڕ بوو و هەموو لە تقریبن لە 1970 ناوچەکانی هەرێمی کوردستان لە تێکڕا تێپەڕی لە تێکڕا زیاتر باریوە یعنی ئێستا ئێمە شاری سلێمانی بە نمونە بینینەوە پێش ئەم باران بارینە 600 میلیمتر باران باریوە خۆ تێکڕای 70 ساڵی سلێمانی 600 میلی باران بارینە ئێستا تیپەڕان ئەو تێکڕایانی کەواتە کە ئێمە ئەو تێکڕایمان تێپەڕان ینی ساڵێکی تەڕە و ساڵێکی خۆشە و ئەگەر سەیری بکەین هەم بەهارەکەی تەڕ بوو و هەم زستانەکەی بارانی باشباری لە هەندێک شوێن دوو هێند باریوە یعنی ئێستا شوێنێکی وەکو دەربەندی خان لەوێ دوو هێند باریوە بیرنیشمان چۆن بەنداوی دەربەندی خان سەرڕێژ بوو بەڵام ئێمە دایمەن پرسیارەکە ئەمەیە هەمیشە ئێمە گەرسەیری ئەو تۆماری داتای 70 ساڵی سلێمانی بە نمونە بێنین ویان هەر شوێنێک لە کوردستانە هەیەوانی کە تۆمارەکانی درێژخایانن ئەم هەڵبەز و دابەزینە هەیە ینی وشکە ساڵیەت ساڵی تەڕێت ینی بینیمان 2018 بەنداوەکانمان هەمووی سەرڕێژ بوو بۆ نمونە بەنداوی دوکانمان بینی کە خۆی نزیکی 6.8 میلیارد مەتر سێجا ئاوەگرێت زیاد لە 8 میلیارد ئاوی بۆ هات سەرڕێژ بوو ئێستا سەیرەکەین لەوە چێت 3 میلیار و ئەوەنەی تیابێت یان 4 میلیاری تێبێت باشە ئێمە کەواتە ئەم بارانە زۆرە ئەبارێت نەمانتوانی و ئەو سوودە استراتیجیەی لێ ببینین ینی لەوە چێ ئێمە ئەم ساڵ تەڕە بە ساڵێک کە بە پێی پێشبینیەکان لەوە چێ ساڵی داهاتوو بەقەر ئەم ساڵ نەبارێت ینی کەمتر ببارێت باشە ئێمە کەواتە خەزینێکی استراتیجی وامان نییە ئێمە ئەگەر هیچ نەبێت چکە بۆچی وشکە ساڵی ئەڵێ ساڵێ بەردەوامە بێت 2 ساڵ ئۆپەڕی 3 ساڵ هیچ نەبێ ئێمە بتوانین پلانێکی استراتیجی وادا بنین ئەم بارانی کە ئەبارێت چکە هەرێمی کوردستان ڕوبەرێکی گەورەی هەیە بارانێکی ینی کە باز لە 600 میلیم و 800 میلیم و 500 میلیمە ئەکەیت بڕێکی زۆرە بەڵام ئێمە جیاوازین لەگەڵ ئەوروپا ئەگەر بچینە وڵاتی ئەڵمانیا لەوە 450 یان 900 یان 950 میلیم باران ببارێ بەڵام چی ئەوان دابارینەکانیان لە هەموو مانگەکانایە ئێمە ئیتر لە مانگی 50 تەواوتر کۆتایی پێدێت و چەند مانگێک بێباران ئەبین بۆیە وا دەشت و دەرمان زەردە و هەمیشە وەکو ئەوروپانین یعنی خەڵک هەستەکە لە ئەوروپا لەوە چێت 2000 میلیم بارێ بەس وانە ئێمە گەر وڵاتی تورکیا بە نمونە بێنین وڵاتێک وڵاتێکی تەڕە هەمیشە بانانی تیابارێ ئەوەیە پرۆژەی گاپی دروست کردووە کە نزیکی 140 میلیارد متر سێجا ئاوی استراتیجی خۆی هەیە ئەگەر ساڵێکیش 2 ساڵیش وشکە ساڵی بێ ئەو کێشەی نەبێ بەنەوە بەداخەوە ئێمە ڕاستە کە ئە بارانێکی باشە بارێ بەس ئەو سوودە 100% نەبینیوە چکە ئەو شوێنانی کە وەکو چی وایە وەکو وایە ئێمە ماڵێکمان هەیە مەحدودە یعنی ئەمە قەباری ماڵەکەمانە ئەمەنە کەس ئەگرێت ئیتر تەواو لۆ زیاتر نییە تا ئێوارە بتێونێتەوە ئێمە چەند بەنداوێکی دوو بەنداوی گەورەمان هەیە کەویش بەنداوی دەربانی خان و دوکانە ئەوانەی تر بەنداوی بچووکن بەڕاستی ناکرێ هیوای لەسەر هەڵچنین ئەم دوو بەنداوەیە کە ئێمە دڵمان پێی خۆشەوەکو هەرێمی کوردستان باشە لەوە زیاد بوو لەسەری ئەڕژێت ئەی ئەچێتە کوێوە
ئەڕوات ئەچێت بۆ خوارەوە لەبەرەوە ئەمە کێشەکەی ئێمە ئەبێ پلانێکی ومان هەبێ ئێمە سەرچاو ئاویەکانمان ئەو داهاتانی کە هەمانە بزانین بۆ داهاتوو کە باز لە 2030ەکەین 2035ەکەین کە خەیرانەکە بەردەوام و گەورەتر ئەبێ ئێمە لەو ڕوانگەیەوە سەیری بکەین ئایا چۆن بتوانین ئەم ئاوانە گل بدەینەوە چۆن پارێزگای لەم سەرچاو ئاویانە بکەین چۆن وا بکەین لە چ کاتێک کاسود لە ئاوی ژێرزەوی ببینین لە چ کاتێک کاسود لە ئاوی سەرزەوی ببینین ئەم هەمانگیە گرنگە نی بەداخەوە ئێمە تەنیا بەندا و ڕێگە چارە یان ڕێگەی ترش هەیە ئێمە ئەگەر جارە لێرە کە باز لە بارانەکەین ئێمە ئاڵێن درێنەی ئاو پێویستە درێنی بۆ سوود وەرگرتن لە باران بەست وەکو سوود وەرگرتن لە باران ئێمە وەکو باسم کرد جارە پێش هەموو شتێک درێنەی ئاوەکانمان ئەبێت لە خۆی لە بەنداوە ببینێتەوە ئێمە وەکو هەندێک وڵات نین بتوانین کە وەکو باسمان کرد لە هەموو مانگەکانە باران ببارێ ینی ئێمە ئەوەی کە پێداویستی ئاومان زیاد دەبێت لە هاوی نازیاد دەکات بەڵام ئێستا گریمان ئەگەر لە مانگی 1970 باران بباریایە لێرەش ئەکرا ئێمە ئەو باراناوی کە لە سەرمانەکانمان کۆ بێتەوە تەنکی بۆ دابنین لە ژێر زەویە هیچ نەبێ ئەم باراناوە کۆ بکەینەوە و بەکاری بێنینەوە مەسەرەن بۆ ئەودانی باخەکانمان بۆ سیارەشتنێک بۆ توالێت بەکارهێنان بۆ هەشتێک لەم پێداویستانی بێجگە لە خواردنەوە بەڵام ئێمە ناتوانین ئەمە بکەین چونکە لە تەواو ئێمە لە زستان ئەگەر ئاویش کۆکەینەوە لەوە چێ ئەو سوودەی لێ نەبینین چونکە پێویستمان پێینەوە ئەو بەکار ناهێنین لە هاوینا پێداویستیمان زیادەکە بەڵام ئەومانێکەوەتە ئێمە وەکو دوورێنەی ئەو پێویستمان بۆیە کە خۆی لە پۆند و دروستکردنی بەنداوە ئەبینێتەوە و بەڵام لە شوێنێکا گریمان ئاوی سەرزەوی هەیە پێویست ناکە من پەنا بەرمە بەر ئاوی ژێرزەوی ئاوی ژێرزەوی بەکاربێنم تەواو ئێستا بۆ نمونە ئێمە شاری هەولێرمە نمونە بێنینەوە لەوە چێ 20 کیلۆمەتر دوور بێ لە زەی گەورە بەڵام سەیرەکەین پەنایان برۆتە بەر ئاوی ژێرزەوی ینی ئەی بیستین لە هەواڵەکانەوە کە ئاوی ژێرزەوی لە هەولێر چەند دابەزیوە چەند مەتر دابەزیوە لە چاو 20 ساڵ 30 ساڵ لەمەوە پێشە و بە بەردەوامی ئێمە ئەگەر سەیری بکەین بیر لێ ئەدرێت و ئەو ئاوە دەرهێنرێت لە کاتێکتا تۆ زەیەکی گەورەت هەیە کە داهاتێکی قەبەی هەیە لە ئەو ئەکرێ لێەوە پرۆژەی ئاو ڕاکێشیت و شاری هەولێری پێ ئاو دابین باشە دکتۆر دواترینە سەر ئاوی ژێرزەویش باسیەکەین بەوردی بەڵام ئەکرێت ئەو ڕێژە بارانە زۆرەی کە ئەم ساڵ باریوە ئیتر تەواو پاڵی لێبینەوە دڵمان پێخۆش بڵێن تەواو هاوینێکی زۆر باش لە بەردەممانەیە کە تووشی وشکە ساڵی نبینەوە 2009 بینیمان دڵمەوسەکەی دوکان سەرڕێژی کەرەوەکو بەڕێزت باسی کرد بەڵام دواتر تووشی وشکە ساڵێکی سەخت بووینەوە بۆ ئەم ساڵیش هیچ گرنتیەک هەیە کە تووشیەوە نەبێت هەمان شێوازۆکو 2009 وایە ئێمە تەواو ڕاستە ئێستا ئەماڵین سەرچاو ئەوەکانمان باشە بەڵام هەر باش نییە لە چاو 2009 ینی باسی بەنداوی دوکانمان کرد سەرڕێژ بوو بەڵام ئێستا نیوەی تایە نیوە کەمتریشی تایە کەواتە ئێمە و بە بەردەوامیش بڵین پارێزگەکانی خواری و عێراقداوای ئاو لە هەرێمی کوردستانەکەن ئەبێت تو ئاویان بۆ بەربدەیتەوە کەواتە ئەگەر هاتوو ساڵی داهاتوو وشکە ساڵی بوو بارانێکی بەڕادە باش نەباری دیسانەوە تووشی هەمان قینانە بینەوە چکە وەکتبووم هەر ئێمە ئەمەیە تاو هەر بتوانین ئەوە نەخەزنکەین لەو زیاترمانە بەنداومان بەس دوو بەنداوی استراتیجیمانەیە بەنداوەکانی تر کە باس ئەکرێت بەنداوی بچکۆلەن ینی تۆ بڵێ 120 میلیۆن مەتر سێجا بگریان 100 میلیۆن مەتر سێجا بگرێت ئەمانە دایی تۆ نادەن چکە ئێستا گریمان من بەنداوێکم هەیە 100 میلیۆنی ژەگرێت ئەم 100 میلیۆنە خۆ پڕ نابێت 100 میلیۆنەکە با پڕیش بوو بێت 100 میلیۆنەکە ئەم 100 میلیۆنە بەهۆی بوون بە هەڵم و ئەمانە لەوە چێ لە هاوینە بڕێکی زۆری بڕوات ێ باشە تۆ گە شارێکی وەکو سلێمانی ڕۆژی 250,000 مەتر سێجاش ئاوی بۆ دابین بکەیت ینی لە مانگەکان نزیکی 6 میلیۆن مەتر سێجا ئاوێ بەشی 2 مانگ 3 مانگیان 4 مانگی لەوە چێ سلێمانی بکە بەس ئێمە هەر ئەوە نییە بەس ئاودا ینی بەداخەوە هەچە نەخۆ ئەمە وەکو باسمان کرد لە سەرەتای بەرنامەکە وتمان ئەبێ لە 2030 دروشمینێتەوە گرتوان کان ئەوەیە کە ئاوی شیرین بگاتە هەر هاوڵاتێک بەڵام ئێمە هەر ئەوە نییە ئەو بین بە ماڵان و بڵین تەواو ئیتر ئەی باشە ئاو بۆ کشت و کاڵ ئەو بۆ پیشەسازی ئەو بۆ خۆشکردنی ژینگە بۆ سەوزایی دروستکردن ئێمە ئەمانەش هەمووی پێداویستیە لەبەرەوە ناکرێ ئێمە هەر استراتیجمان ئەوە بێ بەس ئاوی خواردنەوە دابین بکەین بۆ هاوڵاتی نەخێر ئەبێ استراتیجی ئێمە ئەوە بێ ئایا چەند ڕوبەر سەوز ئەکەین چەند کشت و کاڵ پەرە پێ ئەدەین چەند ئەو زەویانی کە هەمان ئەم هەموو زەوێ جوانەمان هەیە چۆن بکەین بە پیتە بکەین بە کشت و کاڵێکی باش ئاوی بۆ دابین بکەین لەبەرەوە ئێمە ئەگەر سەیری بکەین 170 ئاو لە هەموو جیهانیان 165 ئاو ئەڕوات بۆ کشت و کاڵ بەڵام بەداخەوە لای ئێمە ئەو بیرکردنەوەوانە نەماوەوە ئەزانین ئێمە تەنیا و تەنیا بەس ئەوەیە شاری سلێمانی بەس ئاوی بۆ دابین بکەین بۆ خواردنەوە نەخێر ئەمە نیە ئەی بەچی سەوزایی ئەەکەی ئەی بەچی ژینگە پاک ئەەکەیتەوە ئەی بەچی پیشەسازی ئەەکەیت ئەمانە هەموویە بێ لە استراتیجی وەزارەتە معنیەکان من لە حکوومەتی هەرێمی کوردستان و پلانی بۆ دابنێن دکتۆر یەکێکی تر لە کێشەکان پیسکردنی ئاوە و ئەوەی کە جارێکی تر ئەم ئاوە تۆ بتوانیت بەکاری بهێنیتەوە ئەم کێشەیە تەنانەت وەکو با بڵێن هۆشداریەک دراوە بە
کاربەدەستان لە ئاستی جیهانە تا 2030 ئەگەر 4 قات نەکرێتەوە ئەم پرۆسەیە لانێ بە میلیارەها کەس هەمیسان هەر ئەمانەی تر بەرۆکیان کەم ئاوی بیگرێ. دکتور دیاری لای خۆمان تا چەند ئێمە توانیمانە سوود وەرگرتنەوە لە ئاو هەگەر هەر نەبوو بۆ کشت و کاڵ بۆ ئاودێری باخەکان ئەمە سوودی لێ ببینینەوە. وڵی من لە هەموو چاوپێکەوتنیەکە و لە هەموو کۆنفرانسێک و وەرکشۆپێکە ئەم قسانەمان کردووە کە ئەڵێن ریسایکلکردنەوەی ئاو ئەبێشێک بێ لە پرایۆریتی ویان ئەولەوێتی حکوومەتی هەرێمی کوردستان. چونکە ئەگەر هەر نمونەی شاری سلێمانی بینەوە چەند قات زیایی کردووە لە چاو ساڵانی پێشوایان لە چاو 30 ساڵ لەمەوە پێش 40 ساڵ لەمەوە پێشە. هەموو کات من بۆ خوێندکارەکانیشمی باسەکەم ئەڵێم من مناڵ بوومە چوینە سەر پردی تانجەرۆ خەڵک لەوێ ماسیە گرت. ئێستا ئەگەر بچین سەیری تانجەرۆ بکەین چی ئەبینین؟ کەفاوێکی پیسی ئاوێکی زێراب ئەبینین. لەبەرەوە من تێناگەم یعنی زۆر جار لەو کۆنفرانس و وەرکشۆپانەی کە جۆمان لێ بۆ لە کاربەدەستان و ئەو بڕیار بەدەستەکان ئەڵێن ئێمە هەوڵماندا و ئیش ئەکەین بۆ ئەوەی ریسایکلی ئاوی ریسایکلی ئاوەڕۆکانی شارە گەورەکان بکەینەوە. بەڵام تا ئێستا من هیچم نەبینیوە. چەند جار ئێمە ئەوەمان کردووە ئێستاش لە وابزانم لە مۆڵەتی وەبەرهێنان ئەبێ ئەم ستیانی کە دروستەکرێ ئەبێ هیچ نەبێت معمەلێکی بچووکی ریسایکلی ئاوەڕۆکانیان بکەن بۆ ئەوی هیچ نەبێت دەوروبەرەکەی خۆی پێ سەوز بکاتەوە. ئەمە ئەبێت بەڕاستی چۆن گرنگە ئاو گلدانەوە کە باسمان کرد و پلانی استراتیجیت هەبێت دوو هێند گرنگت کە تۆ ئاو ریسایکلکەیتەوە. چونکە ئاو ریسایکل نەکەیتەوە گریمان ئێمە ئەومان ریسایکل نەکردەوە. بەنداوی دوکانمان هەیە، بەنداوی دەربەنی خانمان هەیە. ئێکە من ئاوی پیسم تێکردەوە، ئاوی زێرابەکانم تێکردەوە کارەسات خوڵقا. ئەیشی بینین چۆن دەربەنی خان خەڵک هاتوو هاوارێتی و ئەڵێ ئاوەکانمان پیسە و ماسی ئەمرێ و نازام خەڵک هاوارێتی ئاوی تانجەرۆ ئەبینین. بە دڵنیاییەوە ئەگەر هاتوو ئێمە لە 10 ساڵی داهاتووە ئیش بۆ ئەوە نەکرێت ئاو ریسایکل بکرێتەوە بە دڵنیاییەوە ئاوە سەرزەویەکانمان نیوەی لەدەست ئەدەین. ئاوە شیرینەکانمان چونکە بەرەو پیسی ئەڕات و ئاوی زێرابی تێکێتەوە. پارێکی یەکجار زۆری ئەم پرۆژەیە ئێمە وا هەیە ئایا سیتیەکان دەرەقەتی بن؟ نەخێر هیچ کێشەیەکی وانە ینی ئەکرێتەوە چکە بۆچی ئەو سیتیە کۆنتترۆل ئەکرێتەوە لەوێ ئێمە شتێکمانەیە پێڵین ئاوی ڕەساسی. تۆ ئەم ئاوە ڕەساسیە لە وڵاتانە چییە؟ تۆ ئەوەی کە کێشەیە تۆ بۆ چیت ئەوێت ئاوە ڕەساسی ئەکرێت لەم سیتیانە ئەو ئاوانەی کە بۆ توالێت بەکارهێنرێن بۆ جلشتن بەکارهێنرێن بێنن معمەلێکی تەصفی بەسیط دیسانەوە بەکاری بینی تۆ بۆ توالێت ویان بۆ سەوزکردن خۆ ناڵێنێمە بە خواردنەوە نەخێر بۆ ئەوەی تۆ جزء لە جیاتی ئەم سیتیە لە ڕۆژێکا من 100 مەتر مکعب ئاوی بەمێ با هەفتای بمێ با شەستی بمێ لێ بڕێکم کەواتە ئێمە کە باس بەڕێستان دروشمەکەش ئەوەیە کە بە فیڕۆدانی ئاو هەفتەی بە فیڕۆ نەدانی ئاو ئەمە خۆی لەمانایە گەگرێتەوە کە تۆ جاری پێش هەموو شتێ لە سیتیەکانەوە دەست پێ بکە وابزانم ئەوەی کە بیستم ئەڵێن لە چوارچرا شتێکی وا هەیە بەس بەڕاستی نەچوم نەمبینیەوە واقع ئایا چەند ریسایکل ئەکاتەوە چۆن هەیە لە زانکۆی سلێمانی وەختی خۆی ئەم کەمپە تازەیە کە دروست کرا معمەلێکی بچووکیان بۆ ئەو ریسایکلە دروست کردوەوە بەڵێ هەندێک لەو ئاوەی کە ریسایکلێکەکەنەوە بەکارهێنرێتەوە بۆ مەخسەلەکان و بۆ دەستشتن و ئەمانە ئەکری ئەمانە ئیشی بچووکن بکرێت و کاتی خۆشی شەریکێکی ئەڵمانی هات و من لە بەڕاستی لە کۆبوونەوەکەش بووم لەگەڵانە لە محافەزەت کە ئالاساس بێن ئاوی شاری سلێمانی ریسایکل بکەنەوە بەڵام یەک شت هەیە ئینفراسترەکچەری شاری سلێمانی ئەوەیە زێرابەکانمان تێکەڵە بنەوەی ئاوی زێراب و ئاوی بەرانە و تێکەڵە بێت کە ئەمە ئەرکەکە قورسەکە بۆ ئەو حەجمی ئەو کۆمپانیایی کە تۆ ئەیهێنێت و ئەو معمەلەی کە دروستیەکەیت چونکە بتێونێتەوە ئەگەر هاتوو بە تەنیا ئاوە زێرابەکان بێ و وڵاتان تەنیا ئاوەڕۆیەکەیە تەنیا بۆ ئاوی زێرابە یەکێکیش بۆ ئاوی بارانەوە تێکەڵ نەبنەوە بەس کە تێکەڵ بنەوە بڕەکە زۆر زیادەکات ئەمە واکە کە تێچووی ریسایکلکردنەوە گەورەتر بێ و ئەو کارگەی کە تۆ دروستیەکەی بێ بە حەجمێکی گەورەتر بێمەش پارێکی زیاتریەوێت بەڵام ئەوە قورس نییە بە ئیشی بۆ بکەی ئەگەر بتەوێ ژینگەکە بۆ پاچی بمێنێتەوە ئەبێ ئیش لەسەر باشە هۆشیاری تاک تا چۆن گرنگە لە بەکارهێنانیان بە فیڕۆدانی ئاوە ئێمە هەر باسی بۆ نەخۆشتن سیارشتن چوزانم حوشەشتن و بەردەگاشتن نەکەین بەڵام کۆمەڵێکشتی تر هەیە کە بە فیڕۆدانی ئاوە بەڵام لە راپۆرتێکام خوێنمەوە باسی لێوە ناکرێت گرنگی پێ نادرێت بە فیڕۆدانی خۆراکێکێکە لەو شتانە ئەو نانی کە هێتە بەردەستی ئێمە بە پێی توێژینەوەیەک دەرکەوتووە کە یەک نان 178 لیتر ئاوی پێویست بووە تا بۆ بەو نانی کە هاتوتە بەردەستی ئێمە هەر تاکێک لە عێراقا لە هەرێمی کوردستانە پێویستی بە 45 کیلۆگرام برنج هەیە و ئەو 45 کیلۆگرامە پێداتایە کە 2500 لیتر ئاوی ویستووە تا بۆ برنجەی کە ئەمە لە ساڵێکە بۆ برنجەی کە هاتوتە بەردەستی ئێمە باشە باسی ئەمەش ناکرێت ینی کەواتە بە فیڕۆدانی خۆراک و زیان مەسرفکردن لە خۆراکە و پاشان فڕێدانی ئەمەش کاریگەریکی زۆری هەیە
زۆر جوانە دەست خۆش بێ بۆ ئەو بابەتەکە بە دوواداچوونە بۆ کردووە ئێمە لە ڕۆژانستێکەوە باسی بکەین دوو زاراوەی بە ئینگلیزی باسی بکەین و بیکەین بە کوردی ڤێرچوەڵ وۆتەر هەیە و وۆتەر فوتپرنت هەیە ڤێرچوەڵ وۆتەر واتە ئاوی ئفتیرازی و وۆتەر فوتپرنت ئەوەیە کە ماکی ئاو یا جێ شوێنی ئاو کەواتە ڤێرچوەڵ وۆتەرەکە ئەوەیە کە تۆ بگریمان من کیلۆیەک یان کۆکاکۆلایەک چەند ئاوی تایە وەکو دروستکردن بەڵام ئەوەی کە ماکی ئاوەکە یان جێپی ئاوەکە ئەوەیە ئەوەی کە بەڕێزت باست کرد بۆ نمونە ئەڵێ هەمبەرگرێک 1500 لیتر ئاوی ویستۆ تا هاتۆتە ئەمبەرگرەکە ئەمە بەبەست لە چییە؟ ئەمە لەوە هەندێک کەس پێکەنینیشی پێڵێ چۆن 1500 لیتر ئێتۆ ئەمە جارێ ئەم گۆشتە لەکوێوە هاتۆ سەرچاوە کە هاتۆ لە بڵین ئاژەڵێکەوە هاتۆ ئەم ئاژەڵە لە بچووکیۆ تا گەورە بووە ئەمە پێویستی بە ئاو بووە پێویستی بە ئالیک بووە ئەم ئالیکە بە ئاو دابین کراوە اینجا هێنی سەریە بڕی ئاوی پێویستەوە هاکەزاتە هەمبەرگرەکە بەکارهێنی ئەمەنە ئاوێوێت اینجا ئەمان ئیش لەسەر ئەم بابەتاکەن مەسلەی بە فیڕۆدانی ئاو ئەوەش بەشێکە لە مەسلەی بەڕێوەبردنی سەرچاوە ئاویەکان ئەو بابەتە کە وەکو باسمان کوتمان وۆتەر فوتپرنت لەگەڵ ڤێرچوەڵ وۆتەر ئەم دوو شتە بۆ چۆن ئیشی لەسەر ئەکرێت یعنی یەن ئەمانە ئەم وڵاتانە بزانێ ئایا بۆ نمونە وڵاتێکی ئەڵمانیا خۆ تۆمە کەوتمان ئفتیرازیە ینی ئەوە نیە بڵێن بە تەنەکە ئاومان بردو بۆ وڵاتێکی کە ئایا ئێمە لە سین کەشت هاورداکەین و کوایە چەندمان ئاو هاوردە کرد بێت باشە ئێمە ئەڵین لێرە با برنج بکەین ئەم برنجە چەنی ئاوێوێ وەکو سەرچاوە ئاوەکانی خۆمان گریمان کیلۆ برنج وەکو باست کرد بە ڕێز 50 لیتر ئاوێوێت ئێمە حسابیەکەین چەند دۆنمان هەیە و چەند باشە ئەگەر من بێم ئەگەر برنجەکە ئیسرات بکەم باشتر نییە لەوەی خۆم برنجەکە بکەم ئێستا بۆ نمونە لە خواری عێراق تاو قەدەغە کرا کە برنج بکەن چونکە بۆچی ئاو بەش ناکات لەبەرەوە بێت تۆ بیر بکەیتەوە ئایا چەند پێویستت بەهێنانی ئاوە وەکو ئەو کاڵایانی کە ئەیهێنیت ئایا ئەوە باشتریا خۆت بیکەی کەواتە تۆ سەرچاوە ئاوەکانە مەحدود بوو لەبەرەوە نەیکی باشترە ئەگەر تۆ بێ بیهێنی زۆر لەوە باشترە کە تۆ ژینگەکە بخەیتە خەتەرەوە سەرچاوی شەگرێتەوە بۆ منە کیلۆی گۆشتی سوور زیاد لە 2000 لیتر بڵێ ئەمە گۆشتی مریشک بە هەمان شێوە بەڵێ کاغەزێکی ئاوەکە لەبەر دەستی من بڵێ ئەوە هەمووی لەوێیە ئەنجاواتر ئاوێ بڵێ هەمووی تایەت اینجا ئەوە چۆن هاتۆ کوتمە وردەکاری کە وردیەکەیتەوە ئەمە بەشێکە لە بەڕێوەبردننی ئاو تۆ بێوەکو ئەو پسپۆرانە بیر لەوە بکەنەوە و باسم کرد ئایا ئەم کاغەزە باشە تۆ ئەو ئاوتیا سەرف کردووە کەواتە ئەبێت خۆ مەسەلەکە هەر ئەوە نییە کە ئەڵین بە فیڕۆنەدانی ئاو هەل خۆی لەوا بگرێتەوە من تەوافە بۆ تەنچەکەم دانەنێمیا ئاوی زۆر بە فیڕۆ بم نەخێت لەمە شاوکو بە ڕێزت باست کرد ئەم خواردنە چەنی ئاویستۆ تا هاتۆتە بەرهەم ئێمە ئەیبینین لە چێرخانەکانە کابرا ئەوەی بەشی خۆیەتی بابی خوات بەڵام سیرەکەی نیوەی زیاتر لێماوە تۆ ئێ باشە کە تۆ برسید نییە کە تۆ پێت ناخورێ مەیخۆ چکە بۆچی ئەمە جارێ خۆی لە خۆیان چەنی ئاویستۆ تا بەرهەم هێنراوە اینجا تۆ ئەم قاپە بشۆ چەنی ئاوێ بۆی بیشۆیت اینجا ئەمە ئەیکەیتە ژینگەوە ئەی ئاوەکە و چەند پیس کردەوە ئەو ئاوەی کە ئەمە و پیس پێکرد لەبەرەوە هەمووی خۆی ئەمە وەکو چۆن ئەڵین وەکو بڵین تۆری جاڵجاڵۆکە وایە بێک و هەمووی بەسراوەتەوە ئەبێت چی بکات تاک و شاری تاک لە ما خۆی ئەگرێت وەکو بە ڕێزت باست کرد زائیدەن ئێمە چۆن وا بکەین لە ماڵەکانمانە پارێزگاری لە ئاوە بکەین تەمان وەکو باست کرد ئێمە تەمان لە ستۆکۆڵم سیوی هەیە یعنی منەظەمەیەکی سویدیە بۆ ئاو لە سوید ئەمان تەمان هەفتەی ئاویان هەیەوەیان لە هەموو ساڵێکا دروشمێکیان هەیە بەڕاستی یەکێک لە کێشەکانی ئێمە ئەوەیە تا ئێستا هوشیاری تاک کە ئەمە من هەمیشە ئەڵێم هەمەلایەنەیە ینی بۆ نمونە ئێمە هەمیشاڵین چی بیستومانناڵێ وڵا بەلۆعی تورکی مەکڕ هی ئێنانی بکڕە لەبەرەوەی ئاوی زیاتر پیاەت یا ئەڵمانی مەکڕە لەبەرەوەی ئاوی کەم پیاە ئێ بۆ ئەو سۆندەکانی بچووکرۆتەوە شتەکەی پێڵین وۆتەر سیڤینگ دیڤایزز ینی تۆ ئەم ئامێرانەی کە تۆ بۆی ئاو بە فیڕۆ نەدەیت وای لێکە تۆ ئاوێکی کەمتر بۆ بەلۆعەت ئابێتەوە بە دووشەکە تاکە خۆتی پێشۆی تۆ هەستەکەی نەفسیەن و هەستەکەی هەمان ئاوە بەڵام تۆ ئەگەر بتەوێنێتەوە ئێستا سیر بکەین بۆ هەم ئەوان دایان ناوەڵێ بۆ ئەوی تۆ پارێزگارە لە ئاوێ بکەیت 4 دقە زیاتر خۆمەشۆ چکە لە هەموو دقیقا تۆ 9 لیتر ئاو بەکارەهێنیت جا ئەگەر تۆ بێت و دەمی دووشەکانت بەو ستاندەرانە بێکەواتە ها ئەبێت تاجری ئێمەش وای بیر بکاتەوە ناکرێت گوێ لە من بگرێت بڵێ وڵا بەلۆعەیە بێنە بە ئاوی زیاتر پیا بڕۆ ئەبێ ئەویش لە خەمی ئاوا بێ بەلۆعەیە بێنە نەخێر با کەمی پیا بێ بۆی من کەمتر ئاو بەکار بێنم یعنی حتا ئێستا ئێمە کەسەری پێداویستی ناوماڵ بکەین زۆرترین ئاومان کە بە فیڕۆ ڕوا بۆ توالێتە ڕوات توالێتە کۆنەکان لە هەموو فڵەشەکان نزیکی 12-13 لیتر ئەڕۆیشت ئێستا نەخێر لەوە چێ 5 لیتر 4 لیتر بڕوات بۆ ئەوەی کە ئەمەش کەم بکەنەوە هەندێک لە کۆمپانیاکان و لە هەندێک وڵاتانیان چیسێک لە
لە بڵین لە شتێکی تێکەن یان سائلێکی تێکەن ئەیکەنە ناو حوزی توالێتەکەەوە بۆی مەساحەیەکی کەمتر بگرێت کە تۆ فڵەشەکەی ئاوێکی کەمتری پیا بڕات ئەگەر تۆ ئەمانە بکەیت لە ماڵەکەی خۆتە هەم لە بەلۆعەکە تا بەلۆی چوا بۆ کارهێناوە کە فلتەری هەیە و کە ئاوێکی کەمی پیا ئەڕوات هەوشا شۆیت یان باخ ئاوە دەیت دەمانچەیە بەکاربێنە نەک سۆندەیەکە بەدەستەوەیە و ماسحەیەکە گرتۆ بەدەستەوە لەوێ ئاوەڕات نەخێر بیگرێت ئەوە نی کە پێویستە هەروەها بۆ باخەکەت یعنی ئەبینین ئێمە کە بە دەمانچەیە ڕەشاشە زۆر ئاوێکی کەمتر بەکارهێنین ئەمانە هەمووی لە ناو ماڵەکە تا بڕات بێ هیچ کەس ئەمە بکات قەت کێشەی ئاوی نابێت لە ماڵەکەی بڵێ بەشم ناکات چکە ئەوەی کە ئێمە بە ئێمە ئاگا نزیکی 200 بۆ 250 لیتر ئاو لە ڕۆژێکایە بەشی پێداویستەکانمانەکات بۆ هاوڵاتیشی هۆڵندی 100 لیتری بۆ دێت لە ڕۆژێکا لە ماڵەکەی بەشیەکە بۆ من بە 250 بەشم ناکات ئەمە ئەوەیە کە هاوڵاتی ئەبێ هوشیار بکرێتەوە بە بەردەوامی لە ڕێ بەڕێستانەوە میدیا دەورێکی گرنگی هەیە سەوای لێ هاتۆ میدیای کوردی بەڕاستی خەڵک گوێی لێ ئەگرێت خەڵک تااقەتی ئەوەی نەماوەتر گوێ لە میدیای عەرەبی یا ئینگلیزی بگرێت چکە زمانی دایکی خۆیەتی و پاراوی خۆیەتی و لەخوا بەزا بێت ڕاگەیاندکارەکانمان هەمووی ئاستێکی باشیان هەیە و بە دوواداچوونەکەن بۆم لایەنە زانستیانە لەبەرەوە لە ڕێی بەڕێستانەوە ئەکرێت ئەم هوشیانانە بگەێنێتە تاکە تاکی ئێمە هوشیار بێتەوە لەوەی کە چۆن پارێزگایی لە ئاو بکا لە ماڵەکەیە ناکرێ ئەمە بڵین وەڵا حەوشەمەشۆ وانە ناکرێ بڵین وەڵا خۆمەشۆ ناکری ئەمانە بەڕاستی اینجا تەمان ئەوروپی ئێمە کێشەکەی ئێمە ئەوەیە وابەستەی پارەمان نەکردووە تاکەکانمان یعنی پێمان ناخۆشە پێوەرێکی ئاو بەسراوە مالعلم لە هەموو عالەمە ئاو بە مەتر سێجایە لە هەندێک وڵات بە $2 بە $3 لەوە چێ ئەو بۆیە حسابی پارەکە لە دەرێجەتی لە مایەنکە $100 بێت بۆ بێتەوە با 70 بۆ بێتەوە با 50 بۆ بێتەوە با سەیوی پارە بکەم بەس لای ماڵێ نەکاکە خۆچی خۆ من هەر پارە نادەم خۆ با پێوەری پێوە نەبێت لەبەرەوە وابەستەی پارەمان نەکردووە وابەستەی هاوڵاتیمان وا فێر نەکردووە کە ئەگەر تۆ ئارازوی خۆتە ئاو بەکاربێنە بەڵام پارێکی زیاترت لەسەر حسابە لەبەرەوە ئێمە ئەمەمان وابەستە نەکردووە تاکەکەمان ینی بڕوات بێت ئێستا بڕۆ ینی وەکو فەرمانگەی ئاوڵێنە لە نزیکی 100 بۆ چلی ئاوەکانمان ئێمە بە فیڕۆ ئەدڕێ ینی زۆر کەسەیە لە ماڵەکەیە بەلۆعەکەی لی ئەچێت توالێتە غەربەکەی ئەڕوا بە بەردەوامی ینی تااقەتی نییە تەوافێکی بۆ بکڕیان تەنچەکەی سەربانی تەوافێک تااقەتی نییە بۆ بکڕیانی هەر نمونەیەکی بەسیط دەڵێ یەک قەترە لە بەلۆعەکەت کە تکەکات لە ساڵێکا 10,000 گاڵۆن ئاو بە فیڕۆ ئەچێت تۆ ئەمانە ئەگەر بکەیت و مناڵەکانە دوا فێر بکەیت کە دانەشۆن ئاوەکە بەرنێنەوە تا تەواو ئەبێت ڕیشت دەتاشی ئاوەکە بەرمێرەوە تا ڕیشت ئەتاشی ئەمانە شتی زۆر سادە و ساکارن ئەکرێت لە ماڵەکانە پێڕێوی بکەین یعنی من شتێکم خوێنەوە ئەڵێت تۆ مەسەلەن هەمانە لە زستانە یان لە هاوی نامانوێ ئاوەکەی بەلۆعەکە گەرمە بەرێنەوە تا سار دەبێت قەیچەکە دۆلکێ بخەرە بەری تا سار دەبێت و دۆلکێ بەکاربێنەوە بیخە ناو سەلاجەکە یان بیخەرە ئینجانەیەکی پێ ئاو بدە بیری لێکراوەتەوە بڵێ زۆر ئەبێت تۆ بەم وردەکاریە کە وا بیرە لێ بکردەوە کەواتە تۆ ئەبێت لە خەمی ژینگایت بۆیە وا بیر ئەەکەیتەوە لە خەمی پاراستنی سەرچکە ئاو ژیانە دەڵێ ئاوی کە سەوزە و میوەکەتی پێشوی تۆ لە ماڵەوە بە فیڕۆی مەیە بە فیڕۆی مەرە بیکەرە ناو بڵێ من پار لە فەیسبووکی خۆم لەسەر ئاوی سپلیت شتێکم نووسی ینی گەر بەڕێست بیر بێ باسیشمان کرد ینی ئەوی ژەر ئاوە تۆ توانی بەکاربێنی ئەمانە وا ئەکا لە ماڵەکانمانە بەڕاستی ئەم شتانی کە بەکاری هێنین ئەکرێت ئاوێکی زۆر بگەڕێنینەوە بۆ داهاتی خۆمان باشە بۆ ئێمە 24 ساعت ئاومان نییە وەکو وڵاتان ئەوەیە مەبەستەکانی من هەمیشە وەکو نوکتەیە ئەیکین زۆر جارڵین باشترەکە هەموو ڕۆژێ ئاو نەبێت چکە کە سەیرەکەین ئەو گەڕەکانی کە ئەم ڕۆبوون منە لە جاتی 2 ساعت 5 ساعت ئاویانێنێ دوای ئەوەی کە تەنچەکانی پڕەبێ ئیتر خەڵک یاری پێکات یا جادی پێشوات یا هەڵەیە نازانم شتی سیر و سەمەرە ئەبینیت کەواتە ئەم هوشیاریانە بەڕاستی ئەبێ بە بەردەوامی ئەم وشیارانە بدرێت بە هاوڵاتیان و هاوڵاتی وشار بکرێتەوە بەڕای من گرنگترینیش ئەوە میدیا ڕۆڵی خۆی ئەبینێ و هەروەها خوێندنگەکان و باخچەی ساوانەکان ئەمانە فێر بکرێن هەرچەنە ئەگەر مقارنە بکەین لەگەڵ ساڵانی پێشوو تقریبا چەند هەنگاوێت چوونیەتە پێشەوە زۆر سپاس بۆ ئێوە زانیاریەکانت دکتۆر دیاری بە هیوای ئەوەی خەمی پاراستنی ئاو ببێت بە خەمی هەمومان زۆر